جۆرێکی تر لە جۆرەکانی فێڵکردن ئەوەیە کە فێڵ بکەی لە دزینی نووسینی کەسێک، کابرا کتێبێکی نووسێتەوە یا شتێکی بابەتێکی نووسیە، تۆ لێ ئەدزیت و بە ناوی خۆتۆ بڵاوێکەیتەوە. کتێبدانان شتێکی زۆر قورسە، زۆر قورسە و زۆر ناڕەحەتە. دزینیش لەو کتێبە یان کتێبەکە بە کاملی بدزیان هەندێکی لێ بدزی بە ناو خۆتۆ بڵاوی کەیتەوە و ناوی کابرا نەهێنی، جەریمەیەکی زۆر گەورەیە بەڕاستی. پێ ئەوترێ خیانەی علمی. ئەمڕۆ لە ناو نووسەرانە، لە ناو ڕۆشن بیرانە وا بڵاوە. ئەوەش من خۆم لە خۆما بینیمە، کتێبێکم نووسێتەوە کابراەک لەوەدا ڕۆشتم تەماشام کردی هەر کتێبەکەی من هێناوێتی بە ناوی خۆیەوە بڵاوی کردوێتەوە کابرا، یا بابەتێکم نووسیوە بە ناوی خۆیەوە کابرا بڵاوی کردوێتەوە. پێم وتووە جاری وا هەیە، پێم وتووە کاکە ئەم بابەتە بابەتی منە، وتی بۆ تۆ هەر تۆ ئەزانیشت بنووسی، ئێ بابەت تۆ بە دەقتی ئیشتەکەی منت بڵاو کردوێتەوە. جاری وا هەبووە مەلاژ بۆ کابرا دزێتی بە ناوی خۆیەوە بڵاوی کردوێتەوە، باسی منی هەر نەکردووە. یا کتێبێک جاری وایە کتێبەکەی من کتێبی بۆ پوختەی فقی شریعەت، پوختەی بیر و باوەڕ و عەقیدە لە سایتێکا بڵاو کراوەتەوە و ناوی منی هەر لا بردووە. لا حول ولا قوة إلا بالله. ئەمە خیانەت. ئەمە بەس لە من نا، لەمە طبعا نووسەران سەدەها ساڵە ئەناڵێنن بەدەست ئەمەوە. خوای تعالی فەرمێ إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها. خوای تعالی ئەمرمان پێیەکە کەوا ئەماناتەکان بگەڕێنەوە بۆ شوێنی خۆی، بۆ کەسی خۆی. تۆ بڕگەیەک یان شتێک یان بابەتی کەسێک بڵاوەکەی تۆ بە ناوی کەسەکەەوە بڵاوی کەرەوە، ناوی کەسەکە بنووسە ئەگینا ئەبێ بە خیانەت.